بێتەوە من لە عیشقا دۆڕاندم تۆش بەدرۆ بردۆتەوە زانیت زۆرم خۆش دەبێت بەو هەڵەمت خۆستۆتەوە چونکە درێ باڵی بشێ ناتوانێ بفرێتەوە دڵی منیش بەو زۆرە عیشقی لێ ناڕوێتەوە هەرچی نامەی لەلایە پێی بڵێ بیهێنێتەوە ئەو شەوانەی گریاوم هەموویم لێ دەوێتەوە لە خەو لە خەیاڵیش جێگای ویم کردۆتەوە لەو دڵە بێنازەی من هیچ کات نەحەسەیتەوە لە دوای تۆ تووشی خەم بووم لە کۆڵم نابێتەوە خەمێ بە ساڵێ دەڕوا زوزوش بۆ من دێتەوە نازانم چی لە خەمکەم باش منی بەستۆتەوە ئەو دڵە نە ئارامم لە شوێن خۆی دەکرێتەوە یادی بارانی چاوم وا منیش وشتۆتەوە لەگەڵ مامە ڕایدم ئێمە بران پێکەوە پایەدار بێ دوودانە ئەو بەردەم بۆ هاتەوە یادی هەمای گردیە باویرم نەچێتەوە دەها وەکو ئاڵا بێ هەردەم بۆ دەچێتەوە جەماعەت گوێ لە من بێ دەکەم باسی دڵداری ڕاستە دڵداری خۆشە دووماجیەت وەچاری ئەی پێشکەشی یەکتریگەی بازۆ سەعات بە دیاری بەڵام کاتێک دوورەبوونی یەکجاری بەڵام کاتێک تووڕابوونی یەکجاری کەس مۆبایل دادەخا ناسە ناو کەس و کاری کوڕاش ڕژ دێڵێتەوە وەک سۆفی تۆ بەکاری هەر کوڕە بۆ خۆی دەڵێ لە خاچی کوردەواری ئاخ خەمت چیم لە خۆکردی ئاخ منداڵی بێعاری بژی لەزگەرەکەمەوە زانیم چی بڕوانایەتەوە ئەو کەسەی منی فرۆشت منی پێ ناکرێتەوە من وەک نرخی دۆلارم زوزوو بەرزەمەوە من وەک نرخی دۆلارم زوزوو بەرزەمەوە بۆ هەمە یەڵدای دەڵێم ڕەبی پیر بین پێکەوە تیکتۆکێک بکە تیکتۆک جوانە پێێتەوە ئەمە تیکتۆکێک بکە تیکتۆک جوانە پێێتەوە لەگەڵ مامە ڕایدم بەندان دەڵێن پێکەوە ئای لە تاریکی وەڕاز بووم کاری ڕۆژی ڕووناکەم وایە جان بەزەی دەبێ یەکەمێک عاشقی خەمباکم ئای بۆیە یەکتر خۆشویست و چونکە بۆ خۆم زۆر پاکم بەڵام بەزەی نایە وەی زانی خۆل و خاکم ڕۆژێ لەگەڵ یەکێکە بوویتە شاری بێعاقم جواترنی لە بێریڤان ناتکەمە بۆچی دایکم جواترنی لە بێریڤان ناتکەمە بۆچی دایکم بژی
بەوەنیە پێدەکەنێم دەم بە خەندە و ڕووخۆشێم لە ناخەواش دەسووتێم بریندارم نەخۆشێم لەگەڵ هەموو کەسێدا سوحبەتی قسە خۆشم نامەوێن هەستی پێ بکەن بریندارم نەخۆشێم کە من ئەوهام نامەوێ تۆش ببی بە فەرۆشێم هاوبەشی خەمت دەبێم سەرە ڕای خەمی خۆشێم ئەستە یاری چاوڕەشم با دەردت کەم لەو خەمە با دەستی یەکتر بگرین لای دەینەوە وروتەمە ئەی شەوەیە تا بەیانی بێکەوە دەیتێکەمە دەم بە خەمە نێودەمی دەگرم یە جووتەمەمە دەمە دەخەمانێ و دەمی دەگرم یە جووتەمەمە ئەگەر بەم جۆرە نەبێ دڵداریمان هەستەمە ئەگەر بەم جۆرە نەبێ دڵداریمان هەستەمە بژی دانای عەدنان بژی مامەندیار بژی حەمەی گەردی ئەو ئەڤینەم خۆش دەوێیە چەندە نەرم و حەلیمە باڵای کورت و خوێن شیرین دەمێکە بۆی مردیمە شێت بووم لە بۆ جوانیەکەی محتادی خۆی کردیمە هەرچەند دوور بێ من دەچم بۆ باڵای قاسەبتیمە لە بازاری جوانی تۆ من یەکەم مشتەریمە وەک نێچیرت لێ کردوم من دەمێکە ڕاجیمە بۆ بینش شێت بوومە دەڵی گورگی برسیمە وەک منداڵی بێدایک هەمیشە بێ نازیمە دەڵێم بە قوربانت بم ئەتۆ نەبی من چیمە هەر لە بۆ ئەفین دەڵێم بۆ باڵات فیدایمە لە مێژە ئاشتی بوومە ئەمن قوربانی ویمە دانا بە جوانی لێدا دێتن بەند و کەلیمە دەتخۆم عەدنان